6 ساڵ بەسەر وەفاتی یەکەم مەلیکی باشووری کوردستاندا تێپەڕ دەبێت کە هەموو ژیانی خۆی خستە خزمەتی بەرگریکردن لە خاک و مافەنەتەوەیەکانی گەلی کورد. لەم راپۆرتەدا تشکی دەخەینە سەر مێژوو خەبات و قوربانیەکانی شێخ مەحموودی نەمەر لە پێناو گەیشتن بە مافەنەتەوەی و ئینسانیەکانی میلەتی کورد. 6 ساڵ تێدەپەڕێ بەسەر کۆچی دوایی یەکەم مەلیکی باشووری کوردستان. شێخ مەحموودی حەفید کوڕی شێخ سەعیدی کوڕی شێخ محەممەد بچکۆلە. شێخ مەحموود ساڵی 1881 لە شاری سلێمانی لەدایک بووە. بنەماڵەکەیان خاوەنی پێگەیەکی بەرز بووە لە تەواوی کوردستاندا ناسرا و خاوەن نفوذ بوون لە ڕووی ئاینیەوە سەر بە تەریقەتی قادرین. شێخ مەحموود لە سەدەتای لاویەوە هەستی نیشتیمان پەروەری هەستی بەرپرسیارەتی لە هزر و کەسایەتی خۆیان بەرجەستەکە هێشتا گەنجێک بووە لەو سەردەمانەیە گەنجێکی چالاک و بزێ بووە دایم تێکەڵی کۆمەڵانی خەڵک و خەڵکی مەزلوم بووە دیفاع و وەرگری لێکردوون هەل پێشەوەی کە بێتە سەر شانۆی سیاسی شێخ مەحموود چەندین جار فەرمانی گرتنی بۆ دەرچووە. لەبەر لێهاتووی و شۆڕژگێڕی شێخ مەحموودی حەفید چەندی جار لەلایەن هێزەکانی ئینگلیزەوە دەست بەسەر و زیندانی کراوە. لە تشرین یەکەمی ساڵی 1970 لە سلێمانی یەکەم حکومەتی باشووری کوردستانی دامەزراند. هەر ئەو مانگە زمانی کوردی کردە زمانی فەرمی کۆتایی بە زمانی تورکی و فارسی و ئینگلیزی هێنا. بەوتەی نووسەرێکی بواری مێژووی کەسایەتی مەلیکی کوردستان هەر لە منداڵیەوە دەرکەوتووە. هەر ئەمەشە وای کردووە چەندین سیفەتی سەرکردەی تێدا بەدی بکرێ. جوڵانەوەی شێخ مەحموودی حەفید یەکێکە لە شێرە دیار و بەرزەکانی سەرڕێی خەباتی ڕزگاری نیشتیمانی کوردستان. ئەو زاتە هەم شێخێکی تەریقەتی قادری بەناوبانگی ناوچەکە بوو و هەم مڵکدارێکی دەوڵەمەند بوو بەڵام هەستێکی کوردایەتی هەبوو و لەو دەرفەتەی هەڵوەشانەوەی دەوڵەتی عوسمانیە هەلیەوەی خۆستەوە کە هەوڵێکدا بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی. یەکەم شۆڕشی چەکداری مەلیکی کوردستان لە دژی ئینگلیز لە ساڵی 1990 لە دەربەندی بازیان دەستی پێکرد. هەر لەو شەڕەدا لە ژێر بەردەقارەمان بە برینداری دیل کرا. بردیان بۆ کوێت و دوایی بۆ هندستان. دوایی شێخ کۆڵی لە شۆڕژ نەدا. شەڕ درێژەی هەبوو دژی داگیرکەران. پاییزی ساڵی 1922 بە ناچاری هێنایانەوە بۆ سلێمانی. لە 9 دەی 1922 حکومەتی دووەمی دامەزران. ئینگلیز جارێکی تر پەشیمان بووە لە بەڵێنەکانیان. لە ئازاری 1923 ئینگلیز بردومانی سلێمانیان کرد. شێخ ناوشاری بەجێهێشت و ڕۆیشتە دەرەوە. ئینگلیزەکان سلێمانیان داگیر کردەوە. لە مانگی حوزەیرانی 1923 ئینگلیزەکان سلێمانیان چۆڵ کرد و شێخ گەڕایەوە شار و حکومەتی سێیەمی پێکێنا. لە ئازاری 1924 کۆتاییان بە حکومەتی کوردستان هێنا. پاش ڕاپەڕینی 6 ئەیلولی 1930 دیسانەوە شۆڕشێکی تری هەڵگیرساند. لە نیسانی ساڵی 1930 لە ناوچەی ئاوباریک شەڕ لەگەڵ عێراق دەستی پێکرد. شێخ مەحموود لە گوندی داریکەلی نیشتەجێ بوو. لە ساڵی 1956 بەهۆی نەخۆشیەوە ڕۆیشتە بەغدا. شەوی دەی تشرینی یەکەمی ساڵی 1956 لە نەخۆشخانەی حەیدەری کۆچی دوایی کرد. بە شکۆیەکی گەورەوە تەرمەکەی گەڕێنرایەوە بۆ سلێمانی. شێخ لەتیفی کوڕی لە سلێمانی زیندانی بوو. خۆی پیشاندان کرا بۆ ئازادبوونی شێخ لەتیف. تەقەیان لە خۆی پیشانداران کرد. چەند کەسێک لە خۆی پیشانداران شەید کران. 2 گولە بەر تەرمی شێخ مەحموود کەوت لە مزگەوتی گەورەی شاری سلێمانی لە تەنیشت حاجی کاک ئەحمەدی شێخ بە خاک سپێرا. معروف مەجید کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.